بوم از راه آواتی من توینو. لە ڕێوڕسمێکدا زانکۆی سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بڕوانامەی دکتۆرای فەخری بەخشیە هونەرمەندی گەورەی کورد مەزهەری خالقی لە پای خزمەتەکانی لە بواری هونەر و پاراستنی کەلەپوری کورد هونەرمەند مەزهەری خالقیش ڕایگەیاند ئەو بڕوانامەیە زۆر دڵخۆشی کردم چونکە ئەوە ڕێزلێنانی میلەتێکە لەو هەوڵەی داوما. مەزهەری خالقی لە ساڵی 1938 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە قۆناغی خوێندنی سەرەتاییەوە دەستی بەکاری هونەری کردووە تا ساڵی 1956 هەموو ڕۆژانی چوارشەمەیەک لە ڕادیۆی سنە گۆرانی پێشکەش کردووە. خالقی لە ساڵی 1958 سنەی بەجێهێشتووە و لە زانکۆی تاران وەردەگیرێت و بەکالیۆریۆسی لە فیزیا و دواتریش ماستەری لە پیشەسازیدا بەدەست دەهێنێت. لەگەڵ چوونی بۆ زانکۆی تاران لە ڕادیۆی تاران وەک وەرگێڕ و ڕێپۆرتەر و بێژەر کاری کردووە. مەزهەری خالقی سەرەتای هەفتاکان وەک بەڕێوەبەری گشتی ڕادیۆ و تەلەڤیزۆنی ناوچەی خۆرئاوای ئێران دەستنیشان کراوە دوای شۆڕشی ئێران و تا ساڵی 1982 لە کاری ڕاگەیاندن لە شاری تاران بەردەوام بووە. خالقی لە ساڵی 1983 ڕووی لە باشووری کوردستان کردووە و لە ناوەندی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرگەڵ و بەرگەڵ و ماوەتەوە. دواتر ڕووی لە ئەوروپا کردووە. لە ساڵانی 1985 1986 دوو کاسێتی لە لەندەن بڵاو کردەوە. خالقی ساڵی 2002 گەڕاوەتەوە بۆ کوردستان. دواتر ئینستیتوێتی کەلەپوری کوردی دامەزراندووە کە ناوەندێکە ئەرشیفی گەلی کورد و فەرهەنگی زارەکی پاراستۆ و گەنجینەیەکی بەنرخە بۆ داهاتووی گەلی کورد. یەکەم جاریشا بە شێوەیەکی زانستی و مۆدێرن ناوەندێک بایەخ بە کللتوری زارەکی بدات بۆ فراوانکردنی کارەکانیشی. خالقی لە دووەک سنتەرێک و لە کەرکووک ئۆفیسێک و چەند نوێنەرایەتێکی ناوەندەکەی کردەوە. مەزهەری خالقی لە ساڵانی 1958 بۆ 1970 نزیکەی 200 بەرهەمی تۆمار کردووە. یەکەم هونەرمەندی کوردیشە گۆرانی فۆلکلۆری لەگەڵ ئۆکسترای سەمفۆنێک و ئۆکسترای گەورەکانی ئەو سەردەمەی ئێراندا بە شێوازێکی مۆدێرن تۆمار کردبێت. لە ساڵی 2007 بڕیاری ئامادەکردنی ئەلبومێکیدا کە سیپارەیەک و 12 سێدی و 128 بەستە و چەند مەقامێکی تێدایە. تێکستی گۆرانیەکانی خالقی هی شاعیرانی وەک وەفایی، نالی، کوردی، مەولەوی، بێسارانی بێخود و قانع و دڵدار و شەریف و گۆران و پیرەمێرد و ئیبراهیم ئەحمەد و محەممەد ڕەسوول هاوار و شێرکۆ بێکەس بووە.